دادگایی لەسەر گۆڤاری چرپەی سێبەری پارتی دیموکراتی کوردستان بردەوە. لە سەرەتای سەرهەڵدانی ڕێکخراوی داعش گۆڤاری چرپە لە ژێرناونیشانی لە مزگەوتەکەی مەلا سەلیم شوشکەی دەرزەنێک داعش تەخەڕوجیان کردووە، راپۆرتێکی بڵاو کردەوە. لە بەرامبەردا مامۆستا سەلیم شوشکەی لە دادگای هەولێر سکاڵای لەسەرم گۆڤارە تۆمار کرد. دوای چەند دانیشتێکی دادگا بەهۆی ئەوەی گۆڤارەکە نەیتوانی تۆمەتەکانی بسەلمێنێت بە 10 ملیۆن دینار سزادرا و بە فەرمیش داوای لێبوردنی لە سکاڵا کار کرد. بەدوای ئەوەی کە گروپی توندڕەوی داعش سەری هەڵدا، کۆمەڵێک لە میدیاکان و گۆڤارەکان تەشهیرێکی زۆریان بە مەلا و مزگەوتەکان کرد، بە تایبەتی بەندە. گۆڤاری چرپەش یەکێک بوو لەوانە بە مانشێتێکی گەورە تەشهیری بە بەندە کردبوو و ئێمەش لە مقابلی ئەو تەشهیر پێکردنەدا کەوا نووسیوێتی مزگەوتەکەی مامۆستا سەلیم شوشکەی کۆمەڵێک لە گەنجی تۆرۆریستی پێوەڕێ دەکردووە، ئێمە سکاڵای یاساییمان لەسەر تۆمار کرد لەسەر ستافی گۆڤارەکە. دوای چەندین جەلسەی دانیشتن نەیانتوانی ئەوان هیچ بەڵگەیەک بێنن و لە مقابلدا داوای لێبوردنیان لە ئێمە کرد، ئەگەر چی لیژنەی قەرەبووی دادگا بە 10 ملیۆن دینار غەرامەی ئەو گۆڤارەی کردبوو. ئەوانیش بڕیاریاندا کە جارێکی دیکە کاری بەو شێوەیە نەکەن و پشتیان بە چەند سەرچاوەیەکی هەواڵی حیزبی دەسەڵاتدا بەستبوو کە ئەویش جگە لە چاواشەکاری و هەواڵی بێبنەماوە درۆ دەلەسە و درۆی شاخدار نەبێ هیچکیان بەدەستەوە نەبوو بۆ شکاندنی ئێمە و هەوڵیان داوە کەسایەتی ئێمە لەکەدار بکەن لە پێشچاوی خەڵکی جەماوەری هەرێمی کوردستان و بنەماڵی سەربەرزی شەهیدان. لە دوایەوەی کە داوای لێبوردنیان کرد، ئێمەش دۆسیەکەمان لە دادگا داخست و پەیمانگای زانستە ئیسلامی